زۆر بە خزم مامۆستاهەیە من یەگەیشتمە مجارێ باسێکە دەیگۆ کوردی ڕەسەن یعنی ئەگەر ببیتە زمانی کوردستاندار بۆکانە تا ڕوانزێ ئەو دۆڵە لەبەرەوەی ڕەسەنەک وشە ڕەسەنەکانی لە بادینی وەرگتین لە سۆرانیشی وەرگتین ڕەسەن لەوێ مایتەوە من لەوێ ئیسیفادەم کردێ لە زۆر وشە مەسەلەن بۆ فەرمایشی وێ مەزن دەی گۆڵانەمە سولەیمانی یان فڵان ئەڵێ ئازا ئەس قەزاکەوەی گۆزستان بوو سۆبەن لە پێش بوو گوتیە وەڵێ ئەگە بڵێ سۆبەت هەیە و جەم فەردە بەڵام گوتی وەڵە سۆبەتان هەیە ئەجاگوت تێشەکەنەوە سۆبەتان هەیە ئەی گەورانیە لە کوردی لە باڵەکاتی بۆ فەردی ئەڵێ سۆبەت هەیە بۆ جەمعی بە یەک وشە ئەڵێ سۆبە و هەیە جەمع بوو ئەو هەموو خاغەزە سەرف نەبوو ئەو هەموو مەرەکە بە سەرف نەبوو هەموو مادیبوونە لە وشەدا نەهات سۆبە و هەیەجا ئەوانە بەخۆی ئەی فەرموو ئەمن وشەی تەمان ئەزمون فارسیشە و کوردیشە ئەزمون هێگو من وشەی ئەزمون لە باڵەکایەتی فێر بوو تی کابراەک خەڵکی بەری سەکران گوتم ئەو دەمیکە لێرە لە مەمی خەلان بووین لە ڕادۆشتی تۆم گۆ دووچی لێ توتم بۆ بێنە گوتی بۆی هێنام توتمشی زۆر خۆش بوو گوتی ساڵێ پاشم گوتم لە عینی وشێوێن بۆ بینێ گوتی بۆی هینامە گوتمەوە نەتفرۆش بووی پار بەرەوەڵام مامۆستەتن نەمابوو بەندی ئەوە لۆ وەشی وێکر ئەمە ئەزمونم دەسەر هەیە کی وشەی ئەزمون دەوێت لە لێرە تەمان وشەی باڵەکاتی وشەی زۆر بەهێزنی بەڵام بەداخەوە ئەمە هەست پێ ناکەین لێرە هەژار مکوریانی ئەڵێ گردون لەسەریدایە خەیاڵێ بۆمان هەروە دەکەڕێ بکۆڵێ چاڵێ بۆمان و شعری خەیام یەکەکوی ئاڵە و شەوەچی دەبا بابی بە مەیژێر شەوی خۆشە تێکە ئاڵێ بۆمان دەیت و لە منتیقەشیدی بڵێ ئەڵێ ئالە و شەوە هەفتەکەی لەسەر ناکە ئەوەڵێ ئاڵە و شەوە لێرە لە یەک خوشکەشی باڵەکەتم پرسی گوتم چیە گوتی جاران تەمان شەوە ئەوەیە کە منداڵێ حەوت ڕۆژی ئەبە ئاڵا ئەوەیە کە ژنی چل ڕۆژی منداڵ بۆ ئەیبە ئەجا لە خوشکەکەم پرسی گوتی لێرە ئەڵێنێ واڵە نەخۆ بۆ سزیان ناوی نادەم بۆ شارە گەورەکان لە هەر جەیەکی بخوی هەتێش ناگەن هەتێ ناگەن تەمە ئەو باڵەکایەتە ئەڵێنێ واڵە لێرە شەوە واڵە گردون لەسەریدا خەیاڵێ بۆمان هەروە دەگەڕێ بکۆڵێ چاڵێ بۆمان ئاڵە و شەوە چ لە بابابی بە مەیژێر شەوی خۆشە تێکە ئاڵێ بۆمان ئەودار ئاڵەکەی دیکە شەرابە سێ ئاڵەوەجی ناسا تەمان باڵەکایەتی زۆر زۆر دەوڵەمەندە وەچی گوتم مەسەلەن ئێستا هەر کەس لێ پیسەڵێ باوەشی نەشێکڕم ئەزانی پارچە کارتۆنەکە و دەستکەچی پێوە بەڵام ئاگای لەوەی نیە ئەماڵەن شووەش جوزوەش ئەو توی بۆشینە خوا ئەو سێوەی کە دووکەی بۆشینە بەڵام با بەسەبی ئەوەش بای ڕاوەستا بای ئەوەشینی وانە لێرە مشی گوتم ماملێ هەی بازێ بێریان دوورە ماڵە ئەمانەمان لێر بێردێن نظام چەکەن حوسە زیرەکیش زۆر جارم گوتێ زۆر کەس ڕەنگە پێی وابی زۆر سەیرە ئەوە بێری هەر بۆژنان نایە ئەو کەسەیە کە شتێ بێری پیاویش بێ هەر بێریە چونچی بێریدا ئەنیشن کاوڕێ نادۆشن بەرانی نادۆشن مەڕێ تازەزای نادۆشن لە بەخاتری بەرخێ وەنیا هەرڵێن با بڕوە جیشتی نادۆشن ئەو بێریە ئەبێ هەندەکانە بێری وەنیا یێگە پیاویش ئەو کارەی بکاویش بێریە وەنیا ئەمە پێمان وایە هەر ژن بێری نەوتەواوەگە گۆتن دەکرێت بەر هەڵبیانە هااتێ ئێرە هەر بەمۆی بێریە جا ئەو شانە لە باڵەکات زۆر بێت بەس ئەمە وەکو باڵک زۆر بەداخەوە زۆر جار لە نووسینێشمە گوتێ و گوچیدیشەوە مێرجێ لاوازانێ هەر کەسی لەو لاو لەولادێ چی وێنە لێرە خۆخەڵەوەکە بەڵام ئی خۆن پێنسنیە پرۆفیسۆر بی پیتۆڵ بی زانابی فلان کەسەکە کە تا دنیا واوە وەنە ینی ڕێزی خۆن دەکردنی هەر لۆێش زۆر بەداخەوە ئەوەی بەسەراحەت دەڵێم قیادەی کورد هەردوو حزبە گەورەکە چ پارتی دموکرات کوردستان کە من کادیرێکم لە پارتی سیاسی نیشتیمانی کوردستان و چه حزبەکانی هیچ حسابیان لەو باڵەکاتی نەکردێ و تا لەسەر ئەو عەقڵەش بن ناشکەن